سڵاوتان لەبێت من لە گەلیالی بەگم دیارە بەرە بەیانی ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ لەم شوێنە ڕوویداوە لە یەکێک لە پردەکانی گەلیالی بەگ دیارە بار هەڵگرێک خۆی کێشاوە بەم جسرە بەهۆیەوە جسرەکە دارماوە و لە ئێستادا تیمەکانی هاتوچۆوە بەرگری شارستانی لێرەن و ڕێگاکە بە تەواوی داخراوە ئەمەوای کردووەکەوە پردەکە بۆ هاتوچۆ شیاو نەبێتن باس لەوەکەن بۆ ئەوە شیاونیە ئۆتۆمبیل بەسەردا هاتوچۆ بکات چووکە تووشی داڕمان بووە پێویستی بەوەیە کە لە ڕۆژانی داهاتوو چاک بکرێتەوە لە ئێستادا ڕێگاکە بە تەواوەتی داخراوە ڕێگای بەدیل ڕێگای بێخاڵە بەکاردەهێنرێتن دیارە ناوچەکە ناوچەیەکی بازرگانیەوە هاتوچۆی زۆری بەسەردا هەیە ئەمەوە ئاکاتن کە ڕێگای بەدیلی تری بۆ بەکاربهێنە کە ڕێگای بێخاڵە من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر و بابەتە ئەسمەلای بەڕێز کاروان میراودەلی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران سڵاوت لەبێت کاروانەگە ڕووداوەکەمان بۆ باس بکەیت چۆن بەڵێ بەناوی پەرودگا هەڵبەدێمە هاینە شوێنی ڕوودا و بەداخەوە کاتژمێر 5:50 خولەکی سەرلەبانێ لە تاریکی شەوە بەرەبانەکە ڕووداوێکی هاتوچۆیمان هەبووە و ئێمە دەست بەجێ مەچواتیمان ڕاڵەکە بۆ شوێنی ڕوودا و لە کاتژمێر 6 گەیشتنە شوێنی ڕوودا و هەڵبەتەم ڕووداوێکی ئاسان نەبوو لەبەرەوەی کە تێکدانی ئەم پردێکی سەرەکیە لە سنووری جوگرافیامان و قفڵبوونی ئەو ئۆتۆمبیلێش کە لە شانی چەپی با بڵێم جسرەکەەوە کەم هاوڵاتیە کە تەمەنی 30 ساڵ بووە لە هەولێرەوە ئۆتۆمبیلێکی سکانیا هاتنی کردو بەبارەوە و خۆی ئەڵێ بە گفتاری خۆی ئەڵێ من هەوڵیەوە ماوە با بڵێم وەستان بە ئۆتۆمبیلەکەم کەم بەڵام نەیتوانیوە بێ و خۆی کێشا بەم لا چەپی پردەکە زیانێکی زۆری بۆ دروست کردووە لە ڕووی زانستی بەرگری شارستانی ئێمە دەتوانین بڵێن سەدا بە پێی پۆلینکردن 185 لەبەرەوەی هیچ ئۆتۆمبیلێکی بچووک و مامناوەند و گەورەش ناتوانێت و ئەم پردەیە بەکاربێنێ ئەمە دقیق شوێنی جوگرافیایی جستی یەکەمی زارگەڵی کانیمارانەوە تا تێکەڵی ئاوی باڵەکیان و بێخاڵ و ڕێگای هاملتۆن و کاتەکەشی زۆر کاتێکی نەگونجاوە نزیکی لە سەری ساڵ و ڕۆژی هەینی خەڵکێکی زۆر ئەم ڕێگایە بەکارێنن برادرانی هاتوچۆ ڕێگایە دەگیان نیشانی شۆفێران داوە برادرانی ڕێگاوبان خۆیان بڕیارەدەن ئەندازیاران ئیشی ڕێگاوبانە باوەڕم وایە کەمتر نابێت لە دە ڕۆژیانی شەکەی زۆرە بێ و زیاتر لەوە خۆیان نەزانن ئەو جێگای دەستخۆشیە بۆ برانی هاتوچۆ بۆ برانی ئاسایش نەژدا و برادرانی بەتاواتی پۆلیسی خۆجەی کە کۆمەکێکی زۆر باشیان کردین لێرە بە حوتیم بەشدار بووین ئێمە توانیمان ئەوەی کە بابەتی کردنەوەی ئەم ڕێگا بە شێوەی لادانی ئۆتۆمبیلەکە و قاسکردنی گواستنەوەی بۆ نەخۆشخانە و قفڵکردنی ڕێگاکە و شریددانان و چنینی ڕێگاکە بە بەردووەمانە و ئێستاکانە ڕێگاکە قفڵە و بەداخەوە بۆمەدی چانسێکی باش بۆم لە زۆر سپاس بۆ بەرز کاروان میراودەلی من ئەمەوێتن وتەبێژی هاتوچۆی سۆرانش دیارە لێرە ئامادەیی هەیە دیارە بزانین سەبارەت بە ڕووداوەکە مەلای وتەبێژی هاتوچۆی سۆران کاک محسین شەمزینی کاک محسین سڵاوت لێبێتن ڕووداوەکە چۆن ڕوویداوە زەرەر و زیانەکان چی سڵاو لە ئێوەش ئێمە بەیانی کەوا 5 سا کاتژمێر 5:50 خولەکی بەیانی ئاگادار کراینەوە کە هەبوونی ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگای سۆران ناوگەلی عەلیبەکەوە ئەم ڕێگایەکەوە ئیدارەی سەربەخۆی سۆران دەبەسێتەوە بە هەولێر و هەروەها دەبەسێتەوە بە کۆماری ئیسلامیران کە مەرزێکی نێودەوڵەتیە و هەمووشێ ئەم ڕێگایە ئێمە کار هەر بەپەلە تیمەکانمان دابەش کرد و ڕێگاکەمان داخست ئەو ئۆتۆمبیلانەی کەەوە هیچ ئۆتۆمبیلێک ڕێگەی پێنادەین بەناو ئەو ڕێگایەدا هاتوچۆ بکاتن بە 6 تیم ئێستا تیمەکانمان ئەو ڕێگایانیان داخستووە ڕێگای گەلیمان داخستووە هەروە لە خەلیفان کە دێ ڕێگای لە بازگەی ڕێگامان داخستووە ڕێگای بەدیلمان هەیە کەوا ڕێگاکە ڕێگای بێخاڵە لە کاتی هاتن لەم ڕێگایە شوفێران ئەوەی کەوانە شارەزابیتن و ئۆتۆمبیلی بچووک لەوانەیە تا ڕادێک ئاستەنگ دروست نەکا بۆ ئێمە بەڵام لەوانەیە ئۆتۆمبیلی بار هەلگر لەم ڕێگای دەکە هاتوچۆ دەکاتن لەوانەیە بێتە ئاستەنگ ببێتە کێشە بۆ ئێمە دروستکە بەڵام تیمەکان ئێستا سێ تیم لە ڕواندز لە بێخاڵ ئامادەکاری ئەویان تەواو کراوە کە ئۆتۆمبیلی بار هەلگر ئەگەر بێن
هاتوچۆ بکەن بەوەی تووشی ڕووداوە کاتیان بۆ دادەنەی لەوانەیە ئۆتۆمبیل یان دوو بە دوای یەکدا ڕێگایان پێ بدەین لە هاوینە هەواری بێ خاڵ دەرباز بوون بۆەوەی تووشی ڕوودا و کاسە بەهۆی ئەو ڕووداوەش ئەو پردەی دوامانکەوا دیارە لایەکی پردەکە دارماوە بەهۆی لێدانی ئەو ئۆتۆمبیلە بارهەگرەکە خۆی پێدا کێشاوە مەترسی ئەوەی هەیە کە نەک ئۆتۆمبیلی گەورە ئۆتۆمبیلی بچووکیش ئێستا ڕێگای لەوانەیە مەترسی هەبی تا ڕادەیە چونکی سەبر پردەکە دادەکەوێتن لەوانەیە ببیتە مەترسی بۆ پیادەش لەوانەیە خەڵکێکی زۆر نتوانانی گەر بە زۆر بەسەدا بین بچین بۆ شوێنێکەوە داکەتەوەنەوە داوامان لەیەکەوە خەڵێکە گەر بێتە ئێرەش مەسەن سەردانی دەکاتن نێزیک پردەکە نەبی لەوانەیە لە هەر کاتێکدا دابکەویتن یان تووشی ڕوودا و شارکار کەسێک بۆتە قوربانی وەکو گیانە دەستدان نەبە بەڵام شۆفێرێکە بریندارە ئێستا لە نەخۆشخانەیە چارەسەر وەردەگرێت. زۆر سپاس بۆ کاک محسین شەمزینی وتەبێژی هاتچۆی سۆران زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ڕووداوەی کەوا بەرە بەیانی ئەمڕۆ لە گەلی عەلیبەگ ڕوویدا بۆ خۆیەوە پردێک دارماوە کەوا ئۆتۆمبیلێکی بارهەڵگر خۆی پێدا کێشا بوو دیارە لە ڕووداوەکە شۆفێرەکەی بریندار بوو و ئێستا لە نەخۆشخانەدایە.